دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانم لەگەڵتان بەرداوامە بین بەڕێز ئاسۆمامەند کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمان کاتیش ئەندامی دووەمین دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سپاسەوە لەگەڵمان ئامادەیە کاگاسۆ زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بزانم وەک ئاسۆمامەند ئەم دیدارە چۆن دەبینیت لەگدانەوەی ئێوە بۆ ئەم دیدارە چۆنە وەک تێڕوانینی خۆتان دواتر هی حیزبەکەتان؟ بەتاکید من بەش بە حاڵی خۆم ئەم دیدارە زۆر بە گرنگێزانم و ئەمە دومین ڕۆژی دیدارەکەیە من ئەوەی کە بینیم لە ڕابردوش لەسەر ئاستی پارێزگا و ئیدارە سربەخۆکان مەسە من باسی نمونەی کەرکوو کرد بۆ باسەکەم کەرکوو سەلاحەدین بەڕاستی بەشداری سڕی کادیرانی خوارەوە دوێنێ برای بەڕێزمان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بەوەدا گرینگە کادیر و ئۆرگانە ئەساسیەکانی خوارەوە بەشداریەوە بکەن ڕێی و بیربۆچوونی خۆیان بگەێنە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی خۆیان بۆی بزانین لەم کۆناغەدا یەکێتی باز لە نوێبوونەوە باز لە بەرەو پێشچوونەکەیت چی بکرێن منەوەی کە وەکوتم لەم لیژانانە دەتوانین کۆمەڵی ڕاستپاردەی باش بکەینە ئەساسێک بۆ ئەم نوێبوونەوە بەرەو پێشچوونەوە یەکێتی. ئەم ڕاستپاردانە هەر بەڕاستی کاری لەسەر دەکرێت؟ بەتاکید ئەوە دەمێنێتەوە من وەکوتم ئاماژەم بەوەدا کە لەم لیجانانە ئیستا ئەمڕۆ بەشداری چەند لیجانێک بکرد بەڕاستی بەرنامەی و ڕاستپاردەی باشی دایە ئەوە دەکەوێتە سەر لیژنەی باڵای دیدار و دەکەوێتە ئەستۆی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و سەرۆکی یەکێتی بەڵام ئەوەی کە ئێمە پێشتری باسمان کردووە کە دەبێت ئەم ڕاستپاردانە ئەوەی پێویست کە جێبەجێ بکرێت و ئومێدێکی گەورە بدەینەوە کۆمەڵانی خەڵک کە بەڕاستی ئەم دیدارە دیدارێکە تەنیا بۆ یەکێتی و بۆ ئەندامانی یەکێتی نیە بۆ جەماوەر و بۆ خەڵکی کوردستانە و ئەوە کوتیشم ینی ئێمە هەر ئەوە نەبێت لە ژمارەیەک لەسەرەوە بڕیا لەسەر داهاتوێم حیزبە بدەین مەسەن باز لە گەنجانەکەین باز لە ژنانەکەین باز لە نوێبوونەوە دەکەین چۆن مەسەرمە بێ هەندێک شتەیە من نەزانم پرۆژەیەکی گەنجان بیرروبۆچی مەسەرەن نەزانم چۆن بەرنامەمان هەبێ خۆ لە شعاراتەکانمە هەموو باز لە نوێبوونەوە و لە گەنجانەکەین بەڕاستی دەبێت گەنجان بەشداری چڕۆپڕی ئەم دیدارە بکەن بە کۆمەڵی ڕاستپاردەی یەکێتی لەم قۆناغە چۆن بەشداری کاریگەری گەنجان بکات چۆن ڕۆڵی ژنان هەبێت چۆن لە نوێبوونەوە هەمووشمان نەزانین لە ڕابردوودا یەکێتی بەتایبەتی لە دوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لەسەر ئاستی کوردستان ئێمە هێزی یەکەم بووینە لەسەر ئاستی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دیسان دەنگمان زیادی کردیە کورسیمان زیادی کردووەوە بگرە هێزی دووەم بووینە ئەمە پێویستەکە ئیسtisماری بکەین پێویستمان بەوەیە کەم و کوڕیەکانمان لەکوێیە سەرکەوتنەکانمان لەکوێیە کەواتە لەم قۆناغەیە یەکێتی پێویستی بەم دیدارە هەبوو بەڵێ بەتەک بەڵێ پێویستمان بەوە هەبوو و بەڕێی من پێویستەکە لە باتیەوەی لە سۆسیال میدیا و لە هەندێک شوێن کادیر ئەساسیەکانی ئەم حیزبە پێویستەکە ئەگەر ڕخنیان هەیە بیرروبۆچینیان هەیە لەم دیدارە و لە ژانانە باسی بکەن بۆی بتوانین ئێمە بیکەینە ئەم ڕاستپاردانە لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی بڕیاری لەسەر بدەین. باسی هەڵبژاردنەکانت کرد ئێمە لە قۆناغی دوای هەڵبژاردنین لەوەیان کە حکوومەت پێک دەهێنرێت و یەکێتی ڕۆڵی گرنگ و کاریگەری دەبێت لەو بابەتەدا بۆ ئەم نوێبوونەوەی بۆ ئەم قۆناغی کە ئێستا یەکێتی دەچێتە حکوومەت و خۆی حکوومەت پێک دەهێنێ دەبێت یەکێتی چی بکە چۆن خۆی نوێ بکاتەوە بە تایبەت وەگوتم ئێستا ئێمە لە قۆناغی دوای هەڵبژاردنین و بیریشمان نەچێت هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشمان لە پێشە. بەتاکید ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی کوردستان دەتوانم برێم لەسەر ئاستی نێودەوڵەتیش پێگە و قورسایی ڕۆژ بەڕۆژ بەرەو زیادوە ئەمە دەلالێت یەکێک لە سەرکەوتنەکان کۆ من بەش بە حاڵی خۆم لە کۆنگرەی یەک نەبێت لە هەموو کۆنگرەکانیان سەرکردایەتی بوومەیان مەکتەبی سیاسی زۆردا خەڵک کادیرەکان لە خوارەوە گلەیان لە ئێمە کردووە ناتەبایی ناکۆچی شتە تایبەتیەکان بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بڕیاری هەیە یەک تیمی هەیە هەمومان لە پێناو بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەهێزبوونەوەی یەکێتی ئەمە
بە یەکتیمی و بە یەکڕەنجی ئەکرێت بۆ چوونە حکومت ڕەم بێت تەجروبەکانمان ئێمە گلەیمان هەبووە لە ئەدایی حکومت بەو پێی کە وەکو پێویست یەکێتی قورسایی و ڕۆڵەکەی نەبووە بەڵام بەشێکی ئێمە لە ئەگەر وەکوتم بگەڕێمەوە سەر ڕابردوو بەچەند برای بەڕێزمان کاقوبال لە تیمی حکومت بووە ڕەن بێ هەندێک شت هەیە ئێمە بەخۆشمان هاوکاری نەبووین بتوانێت بەرنامەکانی وەکو خۆی جێبەجێ بکە بەڵام ئێستا هیچ ڕێگریەک نییە کە ئەم تیمەی کە دەچێت بەشداری حکومڕانیەکان ئێمە بەلامانەوە گرنگ نییە پۆست و چی ئەوەیەک وەرەگری حکومڕانی ڕاستەقینە حکومڕانیەک بێ لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ بەشێک لە گلەیەکانی خەڵک پێشتر ئەوە بوو یعنی ئەوەی کە بەڕستان وتان یان و خۆیەکێتی خۆی بەشێکە لەو حکوومەتە ینی بۆ ئەویش گلەیی دەکات لە کاتێکا خۆی بەشدارە لە حکوومەتەکە ئەی بۆ ناتوانێت کەم و کورتەکان چاک بکات آخر خۆ من ئاماژەم بەوەدا بەڕاستی بەشداریەکی ڕاستەقینە نەبووی بووە تەنانەت لە زۆر وەزارەت من هەواڵەکان من لە تیمی حکومت ڕم بێ مەعاناتیان هەبوو بێ تەنانەت بگرە سێبەر بەرامبەریان دروست کرا بوو و بڕیارەکان تاگلایەنانە بوو بڕیاری فەردی بوو لە ئەنجومەنی وەزیرانەوە لە دام و دەستگاکانی حکومەتەوە ئەمە چوە نەتوانێت ئیش لەسەر ینی کە وەکو ئاماژەت پێدا کە ئێمە تیمەکەی خۆمان لە حکومڕانیان لەم حکومەتە ئێمە ئەم جارە مەرجمان ئەوەیە شێوازی حکومڕانی یان بەشداری حکومڕانی ئەو شێوازە کۆتایی پێبێ شخصێک فەردێک حزبێک لایەنێک بە کەیفی خۆی بڕیار بدا جا باش بێ خراپ بێ بە کەیفی خۆی ئێمە پێویستەکات ئەو تیمەی خۆمان یان ئەمانەی کە دەچنە حکومت و پێش ئەوەی کە بڕۆنە حکومت بەرچاومان ڕوون بێ بەشداری ڕاستەقینەیان پرەنسیبی بەشداریکردنەکەمان چۆن چۆنی ئەمە لەم قۆناغی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ئەمە بچەسپێنێت بگوتم لە ڕابردوو زۆر شتە بڕێکەوتنە کرا تەنانە لە ناوخۆی خۆشمان بەشێک التیزامیەکرد بەشێک التیزامی ناکرد ئەمە هۆکار بووم بۆی نەتوانین ڕوبەڕووی ئەم تەحەدیانە بین باشە دوێنێ سەرۆک بافڵە دیدار لە پامێکدا باسی لەوە کرد مەترسی گەورە لە ڕێە بە تایبەت کێ ماچینە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە شەڕی پێکاتە جیاوازەکانەکەین شەڕی ڕێگەزە جیاوازەکانەکەین ئەمە جیاوازە لە پەرلەمانی کوردستان کە ڕەنگە شەڕی ڕەنگە جیاوازەکان بوو بێ بەڵام تۆ شەڕی کورد و عەرەبەکەی ئێمە چەندین پێکاتی تر هەیە ڕەنگە مەترسی بۆ سەر کورد دروستکەن یەکێتی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیانە ئامادە کردووە من بەڕێی من ئەمە نەبێتە مندامەلەیەک ئەوەندەی برای بەڕێزمان سەرۆکی یەکێتی نیشتیمانی گرنگی و ئەهەمیەتی حکومڕانی لە عێراق بەشداریکردنیمان و بە حکمی سەردانەکانی بە بەردەوامی لەگەر لایەنە پەیوەندیدارەکانی بەغداد لەوە تێگەیشتووە کە ئێمە بە چ شێوازێک بڕۆینە پرۆسەی سیاسیان حکومەتی داهاتووی عێراق ئەوە بەچیەکرێت ئەوە بەوە دەکرێت کە ئێمە زۆرترین نوێنەر و قورساییمانە بێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە باز لە قورساییەکەین ئەمە قورساییەکە ئەگە زۆرترین نوێنەر و زۆرترین دەنگ و ڕەنگت نەبێت ناتوانانی ئەوەی پەیوەندی بە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانیان بە بەرژەوەندی ناوچە جێناکۆکەکان کە بە خۆتان نەزانن ئێمە قەرزاری ناوچە جێناکۆکانی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی یەکەم بووە ئەمە لە مێژووی هەڵبژاردنەکانە شتێکی تازە بوو بەنسبەت یەکێتی نیشتیمانی ئەوە دەلالت لەوە دەکات کە ئەوەی کە باست کرد ئاماژەت پێدا لە پرۆسەی دیموکراتی پێویستمان بەوەیە دەنگ و زۆرترین نوێنەر بنێرینە حکوومەتی داهاتوویان پەرلەمانی داهاتوو لەوێەوە دەتوانین دیفاع لەو مەترسیانەی کە برای بەڕێستەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی پێدا دەتووەگە دەنگ و ڕەنگت نەبێ هەر لێرەوە باسی ئەوە بکات کە چی بکەین و چی نەکەین باسی ناوچە جێناکۆکەکانت کرد بۆ ئەوەی شکە بینیمان ئێمە وەکو بەڕێزت باس کرد لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی کێتی دەنگێکی باش و لە یەکەمی بەدەست هێنا ئەو کەسانەی کە لە نەتیجەی هەڵبژاردنەکان خراونەتە پۆستەکانەوە تا چەند توانیوانە خزمەت بکەن و تا چەند گەواهیدەری ئەو ڕاستیان کە بەڕاستی یەکێتی ئیش بۆ ناوچە جێناکۆکەکانەکە یەکێتی وەکوتم بەلاژ نەبوو بووە هێزی یەکەم لە ناوچە جێناکەم بەڵام لە دوای ئەوە چیە بێ مەسەن بۆ نمونە من ئێمە نمونەی کەرکووکت بۆ باسەکەم کەرکووک شارێکە هەمیشە
لە هەڵبژاردنەکان بۆ کورد بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هێزیەکی گەورە بووە، دەنگ و ڕەنجی گەورە بووە. مەسەن لە دوای ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر زۆرترین کورسی و دەنگ و ڕەنگمان نەبایە تەنانەت دۆست و نەیارەکانیش پێیان وانە بوو جارە دیکە بە ئاسانی دوای ئەو ڕووداوانە پۆستی پارێزگاری کەرکووک بە کورد و یەکێتی بەدەست بێنینەوە. بەڵام توانیمان کاک بابڵ ئاماژەی پێدا وەکو تیمێک ئەو وەکو سەرۆکی یەکێتی حتمما مەچینەکەی ئەو دوێنێ ئاماژەی بەوەدا مەچینەکەی ئەو ڕەن بێ زۆر بەهێزتر بوو بێ لەگە تیمەکە، بەڵام بەتوانیمە بەو یەک دەنجی و یەکڕەنجی ئەم سەرکەوتنانە ینی ئەمانە دەستکەوتی گەورن دەستکەوتی گەورەیە بۆ کوتم کە بەدەستهێنانەوەی پارێزگاری کەرکووک کارێکی ئاسان نەبوو. وڵاتە ئەقلیمیەکان لەسەر خەت بوون، کۆمەڵی هێزی گەورەی عێراقی لەسەر خەت بوون، دژی ئەوە بوون کە جارێ دیکە تەنانەت لە ناو خۆی خۆشمان لایەن هەبووە نەهاتووە بەشداری ئەم حکومەتی خۆجیایی بکات. ئەمە بۆ یەکێتی سەرکەوتنێکی گەورە بوو. بەڵام بە تاکید حکومڕانی ئەمە چیە مێنە ئێستا ئەرچی ئەو برایەمانە کە لە بۆتە پارێزگاری کەرکووک ئەرچی ئەندامانی ئەنجومەنە ئەرچی ئەو برادرانەمان کە لە تیمەکەی حکومەتی خۆجیایی خزمەتی کۆمەڵانی خەڵکی ئەمانەتەوە ئەو بەرپرسیارەتی بۆی لە داهاتوو خەڵک ئەو سقەی بە ئێمە داوە دەبێت لە داهاتوو بە هەمان شێوە ئەو سقەیە زیاتری بکەین و تەنانەت من دڵنیامە ئێستا ئەوەی کە دەبینم بە خۆشحاڵیەوە ئەوەی کە لە ئاستی پارێزگای کەرکووک ئەو برایەمان خزمەتێکی زۆری کەرکووکەکە و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کەرکووکەکە بە تاکید کۆمەڵی ڕێگری هەیە، بەڵام ڕوبەڕووی ئەم تەحەدیانە بینەوە بۆی بتوانین خەڵک بە خەڵکی کەرکووکمان گوتووە دەبێت پارێزگارێکی کورد بێ یەکێتی بێ بەڵێنەکەی خۆمان گەیاندووەتە سەر، بەڵام دەبێت خزمەتی خەڵکی کەرکووک. مەسەلەن ئێستا لەو لێژنەی تیمی حکومڕانی بوون، مەسەلەن حکومڕانی ئەوە نییە مەسەلەن ئێمە تەمەشای ئۆرگانە حیزبیەکان بکەیت، ئەگەر دامون دەستگاکانمە لەسەر ئاستێکی خوارەوە بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات، بتوانێت خزمەتی چین و توێژەکان بکات، دەرگای کراوە بێت، دامون دەستگاکانی خۆمان بکەینە موسەساتی کە لە ڕێگای موسەساتیەوە ئەوەی چوارچەوەی موسەساتی بێت جێبەجێ بکرێت. بە تاکید ڕەنبێ ئەوەندە پێویستمان بە ئیشی ئۆرگانە حیزبیەکان نەبێ. مەسەلەن مدیرناحەیەکت هەبێ ئەگەر بەرنامەیەکی باشی هەبێ ڕەنبێ دەتوانی دەموچاوی یەکێتی ڕووی یەکێتی جوان بکات، قایم قامێک مدیر عامێک وەکیل وەزیرێک یعنی ئەمە مەسەلەن گرنگە هەر کەس لەلای خۆیەوە هەست بۆ بەرپرسیارەتێ بکات و بتوانن بەیەکەوە بەڕاستی یەکێتی نوێ بکەنەوە. وەک کۆتا پرسیار کاگاسۆ باس لەوە کرێ خیتابی یەکێتی لە ئێستاە گۆڕاوە، پێشتر ڕەنگە تۆزێک خیتابی یەکێتی توند بوو بێ و هەر لە هەواڵانی خۆشتان کەسانێک هەبن عاجز بووبن نیگەران بووبن لە یەکێتی، بەڵام ئێستا بینی خیتابەکان بە جۆرێکی ترا ئەوەی کە دەیبینی لە دیداردا خەڵکەمووی بەیەکەوە، یعنی دەیانەوێت سیستەمێکی حکومڕانی نییە بۆ یەکێتیدا بنێن. ئەم خیتابانە تا چەند گرنگە بۆ هەواڵانی یەکێتی بۆ خەڵکە ئەو خەڵکی کە لە ئاستی خوارەوەن بۆی هەمووان بەیەکەوە بتوانن یەکێتی نوێ بکەنەوە. من ئاماژەم بە شتێکدا من لە کۆنگرەی یەکەوە نەبێلامە کۆنگرەکانیان سەرکردایەتیمە زۆردار لە ناو ئۆرگانی حیزبی و لە خوارۆشکیشم کردووە، خەڵک گلەیەوە هەبوو کە ئێمە لە ناو لەسەرەوە ناکۆچین جیاوازین ناتوانین بڕیار بدەین تیمێک دەرێوا بکەین تیمێک دەرێ، بەڵام بە خۆشحاڵی و ئێستا یەک دەنگ و یەک ڕەنگی ئەمە دەتوانین سەرکەوتن بەدەست بێنین و ئەوەی توانیمانیشە من لە بەغدا کۆمەڵی کێشەمان هەبوو ئەگەر یەک دەنگ و یەک ڕنگ نەبووینە یەک بڕیان نەبووینە ڕەنبێ ئەوەی بەدەستمان هێناوە نەمانتوانیوە. ئێستا مەسەلەن لە حکومڕانی کە بۆ حکومەتی داهاتوو بە تاکید هەزار ڕێکەوتنی شەبێ ئەگەر وەکو تیمێک وەکو یەک بڕیار ڕەنبێ نەتوانین لە حکومەتی داهاتوش ئەوەی کە دەرێن جێبەجێ بکەین. بۆیە خەڵک ئومێدی و ینی ئەندامان و لایەنگران و جەماوەری یەکێتی ئومێدی بە یەکێتی هەیە کە دەتوانێت لەم قۆناغا بۆ داهاتووی هەرێمی کوردستان بە تاکید ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تبوعی خۆمانەیە، بەڵام ئەولەویاتی ئێمە حکومەتێک بێت حکومەتی کۆمەڵانی خەڵک بێت، حکومەتێک خزمەت گوزار بێت، ئەو کێشانەی کە هەمانە واقعیانە بێ بتوانین لەگەر بەغدا چارەسەری بکەین، نەک بە تەعەنود و بە میزاج و باوەی کە وەڵام من ئەمەم قبوڵە ئەمەم قبوڵ نییە.
بین لە بەرژەوەندی خەڵکی کوردستان چی پێویست بکات ئەوە جێبەجێ بکەین. دەستان خۆش بێت. زۆر سپاس سپاس ئاسۆمامەند بۆ ئەندامی ممنون. مەکتەبی سیاسیەتی زۆر نیشتیمانی کوردستان سپاس کە لەگەڵمان ممنون. ئامادەی هەبوو. بەڵای ئازیزان سپاس بەوەش کە بینەرمان بوون لەگەڵمان بمێنەوە لەگەڵتان بەردەوام بین.